ئامادەیە فەرم بەخێر بکات بەیانی باش بەخێر بێسەر زۆر بەخێر باش زۆر سپاس بەخێر بکات سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوە بابەتێکی تەوەرێکی زۆر گرنگە ئەم تەوەرەش چەندین ساڵە گفتوگۆی لەسەرەکرێت چەندین کۆڕ و کۆبوونەوە و دیبێتی تایبەتی لەسەرەکیە بە تایبەتی من یەکسەری وابەستەیەکەم و بەلای خۆمانەوە گەبەڕێزت تۆزێک بە گشتی باستکانی ئێوە دەستخۆشیتان لێکم یعنی هەمووک و ڕێکخراوی سیت بەوەی کە بەڕێز کاقوبا زۆر گرنگی بەم بابەتانایە زۆر گرنگی بەلایانی ژنان مناڵان بۆ نمونە بەرەنگاربوونەوەی کۆمەڵێ مافی مرۆڤ ئەم بابەتانایە تا چەند ئێستا ئەم دیاردەیە لە ناو کۆمەڵگای ئێمە یاخود بەگشتی بوونی ماوە یاخود چۆن بە دەردی هاوکارم سەحەری و تیلوانی مۆدێلەکەی گۆڕابێ بە شوازێکی تر کار لەسەرماکە بەناوی خۆی گەورە سپاس کاک سەرکۆ سپاس بۆ هاتووسان هەر سپاس بۆ کورسات بۆ میوانداریەکەتان بەیانی بەڕێستان و بەیانی بینەرانی کورساتیش باش گوێم لێ بوو هەندێک باسی بازرگانیکردن بە مرۆڤتان کرد کە لە پێشووە چۆن بووە هەیە بێ ئێستا چی لێ هات بێ لە ڕاستیە لە ئێستاشا هەیە وجودی هەیە و ماوە و بەردەوامیشە نەک تەنها لە هەرێمی کوردستان و لە لای خۆمان بگرە لە هەموو جیهاندا بەڵام ئەگەر شێوازەکانی گۆڕابێت جۆرەکانی گۆڕابێت هەر ناوەکەشی لەوانەیە گۆڕاوە لە ئێستای پێی ئەڵێن کۆیلایەتی سەردەم بەداخەوە ڕاستە لە ڕابردووە ئەو جۆری کە بە جەنابتان باستان کرد بەو جۆرە بوو بەو جۆرە زەقە دیار بوو بەڵام ئێستا ئەکرێت لەژێر غیتا و پەردەی چەند شێوازێک لە جۆرەکانی بازرگانیکردن خۆی هەشار بدات یان هەندێک جار بەڕاستی بازرگانیکردن مرۆڤ لە سەرەتایە ئەیبینی ئاساییە با بڵێن پەیوەندیەکی ئاساییە لە نێوان کرێکار و خاوەنکارە یان با بڵێن بە عەقدێکی کاری گرێبەستێکی کاری سەرەتایی و ئاسایی دەست پێکە وەکو هیچ کەسێک کە بچێت کارێک بکات گرێبەستێک بکات لەگەڵ خاوەنکارەکەیە بەڵام قۆناغ بە قۆناغ ئەگوازرێتەوانێ لە قۆناغی سەرەتایە وەکو وتمان وەکو شتێکی یاسایی و ئاسایی دەرەکەوێت بەڵام وردە کە بابەتی کۆنتڕۆڵکردن هاتە ئاراوە کە بابەتی ئیستیغلالکردن و قۆستنەوەی لاوازی ئەو کەسانە بە هەل وەرگیرا و ئیسوودی لێ وەرگیرا بۆ مەسلحەت و بەرژەوەندی کەسی خاوەنکاریان ئەو کەسی کە با بڵێن خاوەنکار نیە لە خاوەنکار دەرەچێ بەڕاستی ئەبێت بە تاوانبار ئەبێت بە بازرگان بۆ خۆی بەکاری هێنا و نەیهێشت جوڵە و ئازادی و سربەستیەکانی لێ زەوت کورد و وای لێ کرد ئیستیدامە و بەردەوامیە بەو عیلاقە خراپە بەو خراپ بەکارهێنان و ئیستیغلالە ئێمە ڕوبەڕووی بازرگانیکردن بە مرۆڤ بووینەتەوە جابەتی شێوازێکی ئەتوانین دواتر باسی شێوازەکانیشی بکەین بەڕاستی ئەوەی کە بەڕێزت ئەگەر من لە قسەکەی بەڕێزت دەستم کەوت بێت ئەگەر مرۆڤ ناچارکەی بە پێچەوانەی خواستی خۆی یا مافی خۆی کارێ بکە ئەبێ بە بازرگانی بە مرۆڤ بۆ نمونە بە زۆر کچێک زووتر لە تەمەنی هاوسەرگیری بێ بە هاوسەرگیری ئەمە هەر ئەچێتە ئەو چوارچەوە یان هەندێک مناڵ بەداخەوە دایک و باوک ئەهێنێ ئیشی پێکارە سەرجات ئەمانە شەرچێتە ئەو چوارچەوەیە بەڵێ بە دڵنیاییەوە ئەوە شێوازێکە لە شێوازەکانی بازرگانیکردن مرۆڤ ئێمە ئەگەر باسی شێوازە سەرەکیەکانیان بکەین کارکردنی زۆرم لێ مەسلەی هێنانی منداڵ و بە زۆر دەرۆزە پێکردنی لە سەرجادەکان و دواتر وەرگرتنی ئەو پارەی کە وەری گرتووە دەست بە سەراگرتنی و کۆنتڕۆڵکردنی هاتوچۆی و هێنان و بردننی ئەمان کاتە جۆری دووەمی بازرگانیکردمە مرۆڤ کە یەکەمیان با بڵێن کارکردنی زۆرم لێ مەسلەی بەشودانی پێشوەختە کە بۆ مەسلحەتێک بۆ منفعەتێک بۆ سوودێکی مادی کەسەکە ئەم کەسە تۆ بە زۆر بەشووی ئەیت بە دڵنیاییەوە ئەچێتە قاڵبی شێوازی دووەم کە دووەم باوترین شێوازی بازرگانیکردن مرۆڤ ئەویش ئیستیغلالی سێکسی و بەکارهێنانە بۆ بابەتی سێکسی بەڕاستی بۆیە بە دڵنیاییەوە ئەو بابەتانەیە و شێوازانی جەنابەت باس کرد ئەکرێت بێت بە بازرگانیکردن مرۆڤ ئێمە لە یاسای سادانی عێراقیە بابەتی دەرۆزەکردنمان هەیە با بڵێن یاسادانەر تەعامل و کاری لەگەڵ دەرۆزەکردنا کردووە بەڵام بە دیاردەیەکی کۆمەڵایەتی ئاسایی مامەڵی لەگەڵا کردووە کاتێک کەسێک بابەتی دەرۆزەکردن ئەکات بە پیشەیەک بۆ خۆی و کەسێکی تر کۆنتڕۆڵی ناکا و داهاتەکەی لێ دەست بەسەران ناگرێت ئەمەیان دەرۆزەکردنێکی ئاسایە و بگرە ئەو سزایانی کە بۆی دانراوە زۆر سادە و سانان بۆ لە بەرەوەی ئەیانەوێت ئەم کەسە بێتەوە سەر ڕێچکە ڕاستەکە و دووبارە لە کۆمەلگە بێتەوە بە ئەندامێکی کۆمەلگە بەڵام کاتێک کە بابەتی ئیستیغلال و کەسێک دەسەڵاتی بەسەرا کرد و کۆنتڕۆڵی کرد و داهاتەکەشی دەست بەسەرا کرد و بۆ سوودی خۆی بەکارهێنا بە دڵنیاییەوە یاسای تایبەتمان هەیە کەویش یاسای نهێشتنی بازرگانیکردن مرۆڤە ئەچێتە ئەو تاوانە و لە تاوانەکەی تر جیا بێتەوانێ زۆر ڕاست کاک نیشاد زۆر جار ئەم بابەتاش کەوێتە سەر بابەتێکی گشتگیر یعنی تۆ لەوانەیە لە ڕێکخراوێک یاخود
کەرتێکی تایبەت ناتوانێت کۆنتترۆلێن بابەتەکان لەوانەیە هۆشیاری خۆمان هاوڵاتیان توانین کۆنتترۆلێن بابەتەکەین بۆی کە من دڵخۆشم لە ڕابردووە هەر لەم شارەی سلێمانی خۆمان بگرە شارەکانی تریش ئەچی تار ترافیک لای تێکەوە چەندین کچی تەمەنی هەرزەکار چەندین مناڵ تەبینی چەندین ژن تەبینی مناڵی ساوای پێبوو بەڵام سێرەکەم دیاردی ئێستا نەماوە ئەویش بە هەوڵەکانی بۆ مناڵ پارێزی کوردستان و هێزە تایبەتەکان و کە لە درەنگانی شەوەیەکیشە کۆنتترۆلێن بابەتیانە کرد هەندێک کەسە بوون بە سیارێکی تایبەتە مناڵانی بڵاو کرد و دوای شان کوێکردنەوە پارەکە لێسن ئێستا وا مالیات و خۆمان ئەگەر دیاردێکی وا بینی خۆمان پەیوەندیەکەین ئەڵێن چەندین مناڵ لەویە کەواتە خۆمان تا چەند کاریگەرین لەسەرەوە یەگەر دیاردەیەکی وامان بینی کەسێک هەوڵی بابەتێکی وایە بتوانین خۆمان پەیوەندیکەین بەلایانی پەیوەندیدارەوە بۆی کۆنتترۆڵێ مابەتە بە دڵنیاییەوە بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ لە جیهان و لە هەرێمی کوردستانیشە بابەتێکی ئاڵۆز و تێکەڵا و با بڵێن فرەلایەنە بە تەنها لایەنێک بە تەنها بەڕێوەبەرایەتیەک بۆ نمونە ناتوانین ڕوبەڕووی بینەوانێ بەڵکو پێویستی بە هەماهەنگی و کاری پێکەوەی هەیە چ لە ناو دام و دەستگاکانی حکوومەت پێکەوە بۆ چ لە ناو هاوڵاتیانە کە یەکێک لە پایە سەرەکیەکانن کە هاوکار بن بۆ هەواڵدان لەو حاڵەتانی کە گومانی ئەوەی لی ئەگەن ئەمە تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ بێت بۆیە لە چوارچەوەی بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ کاتێ قسە لەسەرم بابەتاکرێ هەمومان ئەتوانین بەڕاستی هاوکار بین و ڕێگری لێ بکەین چۆن ئەبێ سەرەتا لێوەی فێر بین خۆمان فێر بکەین کە با بڵێن بیناسینەوە جۆرەکانی چۆنن ئەکرێ لە کوێ ڕووبە ئەکرێ کێ ڕوبەڕووی بێتەوانێ لە چه بابەتێکی کارکردندا زۆرتر دیارە کە ئەمانەمان زانی بەڕاستی و کە فێریش بووین بەڕاستی بڵاوی بکەینەوە بە کەسانی دەوروبەرمانی بگەێنین بۆ لە بەرەوەی بڵاو بێتەوە لە ناو کۆمەڵگای ئەو هۆشیاری جەنابەت باسی ئەەکەی پەرە بسێنێت زیاتر بۆ نەمیدیاکانمان ڕۆڵێکی کاریگەرە بینن لە بڵاوکردنەوەی هۆشیاری و کە ئەبێ بەڕاستی زیاتر لە پێویست تەرکیز بخەنە سەر ئەم بابەتە و تشکی بخەنە سەر و بۆ هاوڵاتیانی ڕوون بکەنەوەی بازرگانیکردن بە مرۆڤ چییە چۆن بیناسینەوە لەکوێ ئەکرێ ڕووبە بەرامبەر کێ ئەکرێ ڕووبە ئەی ئەگەر زانی تو کەس کەیسێکرد دەستنیشان کرد و گومدانی تەنها گومانی ئەوەت لێ کرد کە ئەمە بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ چۆن هەواڵ بیت پەیوەندی بکەی بەکوێ ژمارە تەلەفۆنەکانمان کامانن لایانی بەرپرس لە ڕوبەڕووبوونەوەی ئەم تاوانە کێیە تا بتوانێت ئیشی لەسەر بکات بەڕاستی ئەوە کارێکی پێکەوەی و هەماهەنگیە لە بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ لە جیهاندا چوار بنەمای سەرەکیمان هەیە یەکێک لە بنەماکانیان هاوکاریکردنە پارتنەرشیپە با بڵین هەماهەنگیکردنە لە نێو دام و دەستگاکانی حکوومەتە بۆ نمونە ئێمە لێرە بەڕێوەبەرایەتی کتایبەتمان هەیە بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ و تاوانە ڕێکخراوەکان لە بەروی بازرگانیکردن بە مرۆڤ یەکێکە لە تاوانە ڕێکخراوەکان ئەم بەڕێوەبەرایەتیە پێویستی بە هەماهەنگی و هاوکاری هەموو بەڕێوەبەرایەتیەکانی تر هەیە بۆ نمونە بەڕێوەبەرایەتی نشینگە بەڕێوەبەرایەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی کە ئەمە وەزارەتێکی جیاوازە بەڵام زۆر کارەکانیان لێ کۆ نزیکە ئەکرێت هاوکاری و هەماهەنگێکی زۆر باش و پتە و لە نێوانیان بێتە هۆی ڕێگریکردن و کەمبوونەوەی ئەم تاوانە بەڕاستی ئێمە هەماهەنگیە هەیە الحەمدوللا توانین بڵێن تا ڕادەیەکی باش هەیە ئێمە وەکو ڕێکخراویت بەڕاستی زۆر بەجددی ئیش لەسەر ئەو خاڵە ئەەکەین ئەو لایەنە پەیوەندی دادانە بێنین پێکەوە کۆیان بکەینەوەی وە لە ڕابردوودا کۆبوونەوە و وەرکشۆپ و ڕاهێنان و بابەتی زۆرمان ئەنجامداوە لەسەر ئەو بابەتە کە ئەمانە پێکەوە کار بکەن چۆن هەماهەنگیەکە پتەوتر بکرێت و چۆن وای لێ بکرێت کاتێک کە کەیسێک دۆسیەیەک یێتە بەردەمیان هەمویان وەڵامدانەوەیکی گشتگیر و هەماهەنگکاریان هەبێ بۆی بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە بە کاریگەرترین شێوە ڕوبەڕووی تاوانەکە بنەوانێ و ئەو قوربانیەش دەستی بگات بۆ خزمەتگوزاریانەی کە بەردەستە و کە لە یاساکەیە بەڕاستی ئاماژەی پێکراوە هەندێک جار بەداخەوە ئەگەر لایەنەکان زۆر بێ بشێویەک دروست ئەبێ ئەم ئەڵە لانێ پەیوەندی بە منەوە نەبێ ئەمە ئەڵێ جارێک پەیوەندی بە فڵان لایەنەوە هەیە کاتەم هەماهەنگی زۆر گرنگە وتت ئەمە یەکێک لە بنەماکانیەتی سێ بنەمای تریمەوە بەڵێ بە دڵنیایی یەکێک لە بنەماکانی تر ڕێگریکردنە واتە وەرن با ئێمە پێکەوە کار بکەین ڕێگری بکەین لە ئەنجامدانی ڕوودانی ئەم تاوانە پێشەوەی ڕووبات هەر یاساکە خۆشی وامان پێ ئەڵێ یەکێک یاسای نێشتنی بازرگانیکردن بە مرۆڤ یەکێکە لەو یاسا سزاییە تایبەتانی کە بۆ بە تایبەت کار لەسەر بازرگانیکردن بە مرۆڤ نەهێشتنی ئەکات و هەندێک خاڵی گرنگ و ئیجابی تایە کە لە یاسا سزاکانی ترا بەڕاستی لەوانەیە نەیبینیت یەکێک لەوانە ڕێگریکردن کە یەکێکە لە بنەما سەرەکیەکانی ڕوبەڕووبوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ بنەمای دووهەممان با بڵین پارێزگاریکردن
یان پاراستنی قوربانیەکان دەستڕاگەیشتنیان بە خزمەتگوزاریەکان کە بە خۆشحاڵیەوە لە یاساکەمانە بە هەمان شێوە 11 جۆر خزمەتگوزاری و پاڵپشتی و پشتیوانی تێدا باس کردووە کە پێویستە لەسەر حکوومەت و لایەنی پەیوەندیدار ئەمانەمان بۆ فراهەم کات بۆ قوربانیەکانمان. خاڵی سێهەمیان دادگایی کردن. بۆی ئێمە تەرکیزمان کردە سەر قوربانیەکە ئەبێ تاوانبارەکەشمان لە یاد نەچێ، ئەبێ کاری جدی بکرێت بۆ ئەوەی دادگایی بکرێت، سزای خۆی بگات، دووبارە نەچێتەوە سەر ئەم تاوانە و ببێ بە ترسێک و ڕەدعێکیش بۆ کەسانی ترکە ئەم تاوانە دووبارە نەکەنەوەن. ئەوە بە هەمان شێوە هەماهەنگیکردن ئەوە چوار بنەمای ڕئیسی و سەرشیە لە ڕوبەڕبوونەوەی بازرگانی کردن. زۆر جار هەیە کۆمەڵێ بابەت هەیە پێیوەستە بە خۆمانەوە بۆی کە ئێمە وەکو هاوڵاتیان بەرچاوڕوونیەکمان هەبێ. ئێستا لەوانەیە زۆربەی ئەو کرێکارانەی کە لە وڵاتانی دراوسیەوە هاتوونە دێرە لە ڕێگەی کۆمپانیاکانەوە بەداخۆ زۆر جار کەیسە بینی ئێوەی پارێزەر زیاتر ئەو بابەتانەتان لە بەردەمە ینی کەسەکە وا بیرەکاتەوە کەم کەسە هاتۆتە ناو خێزانەکە و ئیشەکات کاڵی ئیشەکات یعنی ئەم کەسە هاتووە لە پێناو ئەوەی کە بژەیەکی ژیانی دەستی ئەم کەسە نهاتووە تۆ کۆی لە یەکسێریکەی، ئەم کەسە نهاتووە تۆ دەستدرێژی سێکسی بخەیتە سەر بۆ نمونە، ئەم کەسە نهاتووە تۆ کۆمەڵێک کاری پێ بکەیت کە لە ئیشەکەی خۆی دەربچێت. تا چەند ئێوە وەکو پارێزەر ئەم کۆمپانیانەی کە ئەم خەڵکانە لە وڵاتانی داوسیەوە هێنە ناو خاچی وڵاتەیەمە بۆ وڵاتەکانی تریش مەرج و تونوتخۆڵیە خەنە سەریان تاوەکو ڕێنمایی تەواو بن بۆی کە هاوڵاتیەک پێویستێتی بۆ ژنێکی پیر کەسێکە بات توانێت ئاگای لێ بێت و خزمەتی بکات و بەڵام سنووردار بێت بابەتەکە کەسێکی بات بۆ مناڵ بەخێوکردن ئیتر هەموو جۆرەکانی هەیە. تا چەند ئەمە کراوەتە مەرج بۆی کە ئەو دیاردانەی کە هەیە ئێستا نەمێنێ پارێزگاریکردن هەبێت. بەڵێ بەدڵنیایەوە تاوان ئەوە بابەتێکی زۆر گرنگە و بابەتێکی زۆر پەیوەندیداریشە بابەتی بازرگانیکردن بە مرۆڤەوە بەداخەوە ئەو کرێکارە بیانیانە کە هێنرێن هەندێکیان لێرە ڕوبەڕووی ئەو خراپ مامەڵەکردن و ئەو ئیستیغلالکردن نابێت کە جەنابەت ئاماژەت پێیە. چوارچێوەیەکی یاسایی تایبەتمان هەیە بۆ ڕێخستنی ئەو بابەتە. ئێمە یاسای کارمان هەیە لە ژێر یاسای کارە یاسای کار بەسەر هاوڵاتیانی خۆمانە جێبەجێ بێت بەڵام هاوڵاتیانی بیانی پێویستە بەجیا تا ئەمولیان لەگەڵاکرێت. ئەمە مانای ئەوە نییە هەمان ماف و امتیازات کە لە یاسای کارە هەیە بۆ هاوڵاتیانی خۆمان بۆ هاوڵاتیانی بیانی نییە بەڵێ هەیە ئەمە ئیشکالمان لەسەریان بەڵام شێواز و ئالیەت و ڕێخستنی هێنانیان و کارکردنیان لێرە و دواتر گەڕانەوەیان بۆ وڵاتی خۆیان ئەمە بە ڕێنماییەکی تایبەت لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕێکخراوە ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2015. بەڕاستی ئەو ڕێنمایە کێشە و کەم و کورتی هەیە لە ئێستا هەر دوێنێ من لە هەولێر بووم لەسەر ئەو بابەتە ئیشمانە کرد لەگەڵ وەزارەت و لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش بۆیە کارێکی جددی لە ئێستا کارێکی چڕ و پڕ و ورد هەیە لەسەر دووبارە هەموارکردنەوە و داڕشتنەوەی ئەو ڕێنمایە بە جۆرێک کە هەموو ئەو با بڵێن سەغاراتە قانونی و کێشانی کە لە ڕێنمایەکە هەیە چارەسەری بکەین تا بتوانین چوارچێوەیەکی یاسایی تۆکمە پتە و دروست بکەین ئەو حاڵەتەمان بۆ ڕێک بخە وا بکات ئەو کۆمپانیانی هێنانی دەستی کار بە شێوازێکی تەواو پابند بن بە یاسا و ڕێنماییەکان و مافی ئەو کرێکارانە بپارێزن کاتێکە ئەێنە ئێرە و دواتریشەوە تا ئەو کاتی لە شوێنی کارەکەیان ئیژەکەن و ئەگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان و بە دوور بن لەو هەموو کێشە و مەشاکلێک کە لە ئێستا بەداخەوە ڕوبەڕوویانە بێتوانێت بۆیە کاری جددی هەیە لەسەر ئێستا یاسایەک هەیە بۆ بەدڵنیاییەوە ئێستا یاسایەکمان هەیە و ڕێنمایەکی تایبەتیشمان هەیە بەڵام ئەگەر بڵێ لە مستەوای چاوەڕوانی و ئەوەیە کە بەدڵی ئێمە بێت لەم دقەیە نەخێوانیە بۆیە کاری جددی لەسەرەکەین لەم دقیقەی کە قسە لەگەڵ جەناب تاکەین هەر دوێنێ من لە هەولێرم کارمان لەسەر ئەوە کردو و داڕشتنەوە و بێداچوونەوەیەکی ورد بۆ مادە و بڕگەکانی ئەو ڕێنمایەکەین بەڕاستی بەهیوان لە ئینشەڵا لە ماوەیەکی زۆر کەمە ڕێنمایەکی بتە و گشتگیرمان هەبێت بۆ بابەت. جا کاک نەژات بێگومانە زین قوربانیانی ئەم بازرگانی بە مرۆڤ لە هەموو ڕەگەزەکانە هەیە لە پیاو هەیە لە ژنە لە مناڵ هەیە بەداخەوە بەڵام زیاتر مناڵ و ژن ئەبن بە قوربانی ئەمە. ئەو کەسانەی کە ڕوبەڕووی ئەم بازرگانیە ئەبنەوە هەندێک جار خۆیان هەر لەگەڵ پرۆسەکەیە ئەڕۆن یان ئێستا لەبەرەوەی کە بارودۆخی ژیانیان ڕێگەنایە بینە دەرەوە سکاڵا بکەن داکۆکی لە مافی خۆیانکەن یان ناوێرن ئەترسن لایەنێک نییە پاڵی پێوە بن لەبەر هەر هۆکارێک بێت زۆر جار لەو یعنی پرۆسەیە هەر خۆشیان بەردەوام ئەبن. ئەگە بەڕێزت پێمان بڵێ خوای کرد و کەسێک توانی خۆی ڕزگار بکە یان ڕزگار کرا بێگومان لە ڕووی دەرونیەوە ئەم پێویستی بە پاڵپشتی هەیە هەروەها لە ڕووی دابینکردنی شوێنەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی هەموو ئەمانەوە جا لە لای خۆمان تا چەند ئەم پاڵپشتیانە هەیە. بەڵێ
دەست خۆش بێت ئەمامان هێنێتە سەرۆی باسی ئەو خزمەت گوزاریانە چین یان کێدابینیانەکە لە ئێستایەوە چۆن ئەو کەسە ئەتوانێت دەستی پێڕا بگات ئێمە و ڕێکخراوی سید لە ڕاستیان لە ساڵی 2009 بە تایبەتی و بە تایبەت بۆ بابەتی بازرگانی کردنەوە پرۆگرامی تایبەتمان هەیە ئەم پرۆگرامانی ئێمە خۆی لە چەندین خزمەت گوزاریە ئەبینێتەوانێ هەم لە بەڕێوەبردننی کەیس بەڕێوەبردننی دۆسی ئەو کەسانەی کە خوانواسە تووشی و تاوانە بنەوەکو جەنابەت ئاماژەت پێەیە و هەروەها دابینکردنی خزمەت گوزاری یاسایی لەوانە نوێنەرایەتیکردنی یاسایی لە دادگا و دامەزراوەکانی حکوومەت و هەروەها ڕاوێژی یاسایی و هەروەها چارەسەری دەرونی و دەروندروستی کە یەکێکە لە پێویستیە سەرەکی و ئانیەکانی ئەو کەسە ئەو لە ئەو دقەیە کە ڕزگاری ئەبێت پێویستی بەو چارەسەرە هەیە لەبەرەوەی بە بارودۆخێکی وا ئاڵۆزا ڕۆیشتووە ینی هەندێک جار کە ئەچنە بەردەم لایانی پەیوەندیدار و دادگاکانیش نازانی هەسڵەن چۆن بیگەڕێتەوە چی بەسەر هاتووە یان چیرۆکەکان بە چەند شێوازێکی جیاواز ئەگەڕێتەوانێ هەندێک جارەمە وایان لێکات کە ئەڵێ ئەمە لەوانەیە ڕاست نەڕۆن بەڵام ئێمە هەوڵ ئەین لایانی پەیوەندیدار ئاگادار بکەینەوە کە ئەوە کاریگەریە و تاوانەیە وای لێ کردو ئەکرێت چیرۆکی جیاواز بە تۆ بڵێ ئەمە مانایەوە نیە ئەم کەسە قسەی ڕاز ناکات و ئێوێ شتێک بشارێتەوانێ نەخێر ئەوە چارەسەری دەرونیشێکە لە خزمەت گوزارە سەرەکیەکانمان شێڵتەر شوێنی داڵدەدان و بە شێوەیەکی کاتی هەتا کێشەکەی چارەسەرگایمە و کوڕێکخراو شێڵتەرێکی تایبەتمان هەیە کە لە هەولێرە و مۆڵەتەکەی لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوەی بە هەمانجی لەگەڵ وەزارەتی ناوخۆیان بەڕێوە ئەبرێت تایبەتە بە قوربانیانی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ بۆیە ئەو کەسانی کە تووشی ڕوبەڕووی ئەو تاوانە ئەبنەوانێ لەو شێڵتەری ئێمە ئەمێنەوە هەتا کێشەکانیان چارەسەر ئەکرێ و بە دڵنیایی و لە ڕێگەی دادگا و ئەم کەیسانە دۆستیەکان ڕەوانەی شێڵتەرەکەی ئێمە ئەکرێت و خزمەت گوزاری ناردنەوە بۆ وڵاتی ڕەچەڵک بۆ ئەو وڵاتی کە لێن تەمان لەسەر داوای خۆیان ئەگەر هاتوو داوای ئەوەیان کرد یانێ بگەڕێنەوە وڵاتی خۆیان و لای کەسوکاری خۆیان ئێمە ئەتوانین هاوکاریان بین هەماهەنگ بین بە هەماهەنگی لەگەڵ سەفارەت و قونسوڵخانەکانی ئەو وڵاتانە لەبەرەوەی بەڕاستی نزیکی ئەو قوربانیانی کە ئێمە تایسە کارمان لەگەڵاگەڕ نزیکی لە 43-44 وڵاتی جیاوازەوە هاتوون یعنی هەریەکەی خەڵکی وڵاتێک شوێنێک بووە هێوندێکی باشمان هەیە لەگەڵ سەفارەت و قونسوڵخانەکان چکە لەبەرەوەی کەسانە زۆربیان نە پاسپۆرتیان هەیە نە ئەوراقیشیان هەیە نە هەویەیەکیان هەیە هەموویە خاوەنکارەکە بە دەستی بەسەراگرتووە یان لێی بزر بووە بۆیە بۆ ئەوەی کار ئاسانی بکەین بۆ گەڕانەوەیان بە دڵنیایەوە لەگەڵ بەڕێبرایەتیەکانی نشینگەی خۆمان لەگەڵ بەڕێبرایەتی بەرەنگاربوونی تاوانە ڕێکخراوەکان و هەروەها لەگەڵ دادگا و دادوەرە بەڕێژەکان کاک نەژاد بابەتێکیکە هەیە پەیوەستە بە جۆرێکی تر لە جۆرەکانی بازرگانی کردن بە مرۆڤ بەداخۆ زۆر جارە بینی لای خۆمان بۆی کە خەڵکێکی زۆر لە خواروی عێراقی تر بە هەر مەبەستێک بە ڕویان کردوێتە لای ئێمە زۆر جار بەبێ ئێستا وتمان کۆمەڵێک کرێکاریان کۆمپانیاک لە پشتوێتێ وە توانێت یاسا کۆمپانیاکە بگرێت بەڵام نە ئەم نە کۆمپانیا لە پشتێتی نە کەسێ لە پشتێتی نە زمانی ئێمە باشە زانێت هاین زۆر جار زۆر کەس هەیە بەداخەوەیان با کاریشان پێکە لێوارە شالوانێ پارەکەشیان نایاتێ بگرە مافێکی زۆریان نەخوات یاخو زۆر خێزانمان هەیە بگرە کۆمەڵی خێزان هەیە لە چواردەوری سلەیمانی لەوانەیە لە هەولێریش بە هەمان شێوە لە نێو باخی گەورەیە کاریان پێەکەن ژوورێک ماڵێکی بچووکیان ناونەتێ لەوانەیە ئیستیقلالی مناڵ و کچ و کوڕیشان بکرێت بەهۆی کە ڕەپارێکیان پێدرێ تا چەند ئێوە کوڕێکخراوەکەتان گەڕان هەیە بە دوای ئەم باوەتانەیە چکە لەوانەیە زۆر کەس لەوەی کاڵێ من غەریب و کەس لە پشتم نییە بێدەنجی هەڵبژارد بێ بەڵام ئەمەش بۆ خۆی بازرگانیەکە و قەدریشی مرۆڤایەتی بەرامبەر ئەو کەسان ناکرێت چۆن کار لەسەر ئەم بابەتانە بکرێت کە ئەم دیاردانە نەمێنێ لە کۆمەڵگەوێت کاک سەرکۆ بابەتی بازرگانیکردنی یەکێک لە کێشەواریشەکانی ئەوەیە کە خاتوسە هەریش باسی کرد ئەو کەسە لەوانەیە نەزانێت کە ئەم تاوانەی بەرامبەر کراوە یان نەزانێ ڕێکارەکانی گەیاندنی دەنگی بەلایانی پەیوەندیدار چۆنە بۆی هەر لە جیهانیشا بەڕاستی وایە لە ئێستا ئەڵێن نزیکەی 50 میلیۆن کەس بە بەردەوامی لە کۆیلایەتی سەردەمایەوەتە بازرگانی پێوە ئەکرێ بەڵام ئەم داتایە دەقیق نییە ورد نییە بۆ لەبەرەوەی لەوانەیە زۆر زیاتر بێلەوە بەڵام کەسان هەواڵ نادەن لە راپۆرتەکە بەڕاستی ئەمە لە ڕێگەی ئەو کارانی کە ئەیکەین بەرزکردنەوەی توانای لایانی پەیوەندیدار کارمەندانی حکوومەت بۆ ناسینەوەی جۆرەکانی تاوانی بازرگانیکردن بۆ دەستنیشانکردنی بۆ ئەوەی چۆنێتیت مامەڵەکردن لەگەڵیانە و لەبەرەوەی ئەوان لایەن و جهەتی حکومین
توانا و دەسەڵات و مافی ئەویان هەیە بگەڕێن بەسەر شوێنەکانە بەتایبەتی ئێمە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پشکنەرانی کارمان هەیە بە یاسای کار دەسەڵاتێکی فراوانی پێداون لەوەی کە سەردانی شوێنی کار بکەن بەبێ ئیزنێک بەبێ مۆڵەتی پێشوەختە بەبێەوەی خاوەن کار ئاگادار بێتەوانێت بەبێەوەی لە کاتی کارا بە یاخود دوای کاتی کار بێ بڕۆن بگەڕێن تەماشا بکەن بزانن کێ لەوێ کارەکە مافەکانی دراوە تێگرێبەستی هەیە شوێن و نیشتە جێبوون و مانە و پێداویستەکانی بۆ دابین کراوە لە بەروی ئەمانە هەمووی مافن یاسای کار ئەڵێ بۆ هەموو کەسێک بۆ هەموو کرێکارێک پێویستە ئەم مافانەی بدرێتێ بۆی دەستەبەر بکرێ ئەگەر نەکرات چی ئەی کەواتە یان ئێمە پێشێلی یاسات کردەوە کە پێشێلی یاسات کرد ئەم پشکنەرانە دەسەڵاتی ئەویان هەیە راپۆرتەکانیان بنووسن بەرزی بکەنەوە بۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی لێەوە دووبارە ئەم راپۆرتانە بەکاربن وەکو بەڵگە بۆ لە پێچینەوە و لێ پرسینەوە لەو کەسانەی کە کەم تەرخەمن بۆی بەڕاستی ئێمە لە میانەی کارەکانمەوە بەردەوام هەوڵمان ناوە کارمان لەسەر ئەوە کردووە کە بابەتی ناسینەوەی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ بەهێز بکەین چونکە نەناسینەوەی تاوانەکە لە جیهانیشدا کێشەیە تاوانەکە خۆی ئاڵۆزە زۆر بابەت پەیوەندیدارە لە یەکەوە لەبەرەوەی وەکو وتم ئەکرێ لە پەیوەندیکی ئاسایی یا دەرکەوێت بەڵام دواتر قۆناغ بە قۆناغە گوازرێتەوانێ بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ ئەکرێت کردارێک لەو کردارانەی کە لە تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ پێک ئەهێنێ تاوانێکی جیاواز بێت کە لە یاسای زادانی عراقی مامەڵی لەگەڵا کردووە من وەکو جێبەجێکاری یاسا من وەکو لێکۆڵەرەوەی دادوەری من وەکو دادگا ئەکرێ بیبینم وەکو تاوانێکی ئاسایی تاوانێکی فێڵ فریودان هەڵخەڵەتاندن یاسای زادان مادەی تایبەتیم هەیە یەکسەر ڕاستەخۆ ئەوەی بەسەرا جێبەجێکەم بەڵام ئەگەر لێکۆڵینەوەیەکی وردم کرد ئەگەر بە دوواداچوونێکی وردم کرد ئەگەر هۆکارەکانیم بۆ دەرکەوت ئەمە چۆن هات چۆن ڕوویە کێ کردی کە سێ ڕوکنە ئەساسیەکەی تاوانی بازرگانیکردن بەسەریا جێبەجێ بوو لەوەی کردارەکان غەڕەز هۆکارەکان و مەبەستەکەی بۆم ڕوون بۆ کەواتە ئەم هێنێت بۆ تاوانێکی تر لەبەرەوەی ئەگەر من بەتەنهاوەکو فرتوفێڵێک تامۆڵی لەگەڵا بکەم و یاسای زادانی عراقی بەسەرا جێبەجێ بکەم بە سزایەکی کەم بۆی دەرباز ئەبێت لە کاتێکا من یاسایەکی تایبەتم هەیە کە سزایەکی قورستر و گرنگتری بۆ تاوانەکە داناوە ئەوە بەو جۆرە تاامی دەکەڵین بۆ تایبەتی ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە بەروی ڕۆژی سی تەمموزە کە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ لە جیهان و لای خۆشمان چالاکی جۆرا و جۆر ئەنجام ئەدرێت بۆی هەر ئەم دوایەم بەرنامەی بەڕێستان ئێمە چالاکێکی تایبەتمان هەیە کە لە شاری سلێمانی بەڕێوە ئەچێ لەگەڵ پارێزگای سلێمانی وە لە بەگەڵ JCC بەدواداچوونی قەیرانەکان و هەروەها لەگەڵ MRC کە سنتەری ڕاوێژکاری کۆچە لایانی پەیوەندیدار لە شاری سلێمانی هەمویان بانکێش کراون بۆ گفتوگۆکردن و تاوتوێکردنی ئەم بابەتە بۆ ئەوەی کە بزانین هەر لایەن و لەلایەن خۆیەوانێ پێویستە چی بکات چۆن بکات تا ڕوبەڕۆی ئەم تاوانە بێتەوانێ و ئەو با بڵێن سیمەی کە ئەم ساڵ ئەو شعارە و دروشمەی کە ئەم ساڵ تەرکیزی خراوەتە سەر ئەوەیە کە پێمان ئەڵێت کە گیری خواردووە لە پشتی فرتوفێڵەوە واتە قوربانیەکانمان گیریان خواردووە لە پشتی فرتوفێڵەوانێ ئەمان هێنێتەوە بۆ کاریگەری تەکنۆلۆژیا و پێشکەوتنی بابەتی تەکنۆلۆژیا لەسەر بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ کە چۆن کاریگەری لەسەر کردووە چی گۆڕاوە پێویستە چی بکەین بەڕاستی ئەم خاڵیان تۆ زەڕوونترەکەیتەوە چون لە تەکنۆلۆژیاکە زۆر جارە بینین بۆ نمونە بۆ مۆدلینگە بۆ درێژەدان بە خوێندنە لە وڵاتانی تر ئەمانە هەندێک ڕێکلام بڵاوە بێتەوە دواتر خوانە خواسا بینی بابەتەکە ئەسڵەن بازرگانی بە مرۆڤ بووە چۆن کەسەکان بزانن نیشانەیەکیان دەست بکە ئەم ڕێکلامە لەوانەیە هەرو فێڵەکە بێ لە پشتیەوە بەدڵنیایەوە پێشکەوتنی تەکنۆلۆژی وای کردووە تا خۆیتمان خۆی ئاڵۆزە بەڵام سەوای لێکورە زیاتر ئاڵۆزی کردووە بە تایبەتی بازرگانەکان بابەتی تەکنۆلۆژیا ئەو بارودۆخە ناجێگیر و ناسەقامگیری کە هەیە و هەروەها پێداویستی و بابەتی لایەنی ئابووری خەڵکەکان کە خراپ ئەبێت و بابەتی هەژاری و هەروەها بابەتی مەیلی کۆچکردن لەلای خەڵکە ئێوێ کۆچ بکە جا بە یاسایی یا نایاسایی لەگەڵ بەرەو پێشچوونی ئەو هەموو جۆرە لە سۆشیال میدیا و ئەو ئاپانەی کە هەب لە بەردەستان و ئەو سیفەتانی کە هەیەیانە لە مشەفەرکردنی نامەکان کە بەڕاستی لایەنی پەیوەندیدار لەبەر لایەنی تایبەتمەندێتی و مافەکانی مرۆڤ مشەفەر ئەکرێ بۆی نەزانرێ بەڵام ئەوانە چەند ئیستیغلالی ئەوەکەن بە شێوەیەکی خراپ بەکاری ئەهێنن ئەمانە وای کردووە کە تاوانەکە زیاد بکات شێوازەکەی و جۆرەکەی و فۆرمەکانی خۆی بگۆڕێت گرنگە ئێمە من کە ئەمێ بچمە دەرەوە بخوێنم کە ئەمەوێ مافی خۆمە ئیشێکم دەستکەوێ ئاپێک ڕێکلامێک ئەبینم
سەرەتا ئەو بای ئەوەندە شارەزایی پێیا بکەم ئەوەندە لەو بابەتانە شارەزام کە فرت و فێڵەکان بناسمەوانێ پێویست ناکات کلیک لەسەر هەموو با بڵێن ئەپۆرچونوتیەک بکەم بەڕاستی هەموو دەرفەتێکی کار بکەم بە تایبەتی کە ئەیبینم مەبلەغێکی زۆر داواکاریەکی کەم یعنی وعد و بەڵێنێکی گەورە لە کاتێکا بە کاتێکی کەم و بە ئاسانی بەڕاستی ئەمە نییە لە ئێستاە ئەم خۆمان نەزانین دەستکەوتنی کار دەستکەوتن و وەرگرتنی مۆڵەتی خوێندن لە دەرەوەی وڵات و منحەوب سکۆلەرشیپ ئەمانە ئاسان نین شەرت و مەرجی خۆی هەیە بەڵام کاتێکە بە ئاسانیەتە بەردەم بە تەنها کلیکێک بە وەڵامدانەوەی دووسێ پرسیار لەسەر ناو و تەمەنم و حسابی بانقیم و ئەمە وام لێ نەکات کە ڕاستەخۆ پەلاماری بەم و هەوڵی بۆ بەم و خێرا جوابی بەمەوە نەخێر دڵنیا بم سەر چاوەکە ڕاستە ناوەکەی چییە لەولاوە بچم سەرچێکی بۆ بکەم گەڕانێکی بۆ بکەم تۆزێ لەسەری بخوێنمەوانێ لەبەروی بەڕاستی لە دنیای تەکنۆلۆژیا شتەکان ئاسانترێتە بەردەستمان ئێستا ئەتوانین خۆمان فێر بکەین و دەوریمان هەبێ وەکو ڕاگەیاندن کە خەڵک ئاگادار بکەینەوە لە مەترسیەکانی بکەینەوە ئێمە لە ڕێکخراوی سید ئەوەی پێمان کراوە توانیمان و دەسەڵاتمان نابوو بەڕاستی دێخیمان لێ نەکردووە لە هەموو ئەو ڕوانی کە ئاماژەم پێیە دەستان خۆش بێ سپاس بۆ هەوڵە جوانەکانتان بۆ خزمەتەکانتان کاتە پێویستەکە بەتایبەت لەم سەردەما زۆر هۆشیار بین بەتایبەت لەم سوشیال میدیایە دەستەکانە خۆش بێ کاک نەجات سپاس بەزی